نووسی ئێمە بەجوڵ لە سیاست زۆر جار چون و داچوونە گەورە گەرموگوڕ سیاست بە تەسەووڕ حەشرێ حساب هێزە سیاسەکانی کاتەوە زۆر جار دۆخی سیاست سان کەوێتە خۆ با بڵێن ساکە هیچ سیاسی بەدی ناوانی لێنەوانی گرم وەکوینە بینی ەکانەوە قسەی خۆیانە هەریەکان لە جۆرەکان بۆ ئشکردن لە جۆرەکان گەڕێن بە سەرەداوەکان و وڵاتی و پرسیارەکە بکە زیاتر ئەکانێک سیاسیەکانەوە ململانەکە نەڵی زۆر چاوان پێشەوە هەڵەوات محەممەد حەجێڕی هاتەوە سپاس کاک لە سیاست لەکردنا خود کۆمەڵی ئیسلامی سیاستکردن ئایا مەرگ ڕۆخەکە ئەزانیت ئەڵێن چاق بە ئێشە چوون و هاوڵاتی و سیاست دنی ناش اندازێ ئایا هێز بێچەش باز بووتان و هاوکارە کۆمەڵی ئیسلامی کوردستانە بووە ئەنتارە پێستی کوردستان زابێ کی هەندێ حزب داوایان نییە لەم کە هەرێمی حزب دارایشیان گرفتێکیان پێشەکە بەرەوەی لە ئەزنەی شانشیان حزب گەورەیانش لێ سیاسی هاوڵاتێکی سیاسی دروست دەکەن کۆمەڵی ئامانج دیاری دەکەن کە بەو ئامانجانە بگەن
باشەکان محەممەد ئەلێرا پرسیارێکی زۆر جددی هەیە ئەوش ئەوەیە کە ئەو کۆمەڵە مرۆڤی کە جنابەت ناون لە ڕێکخراوێکا کۆ بنەوە و کاری خوان ئەکەن بە کاری ڕێکخراوەی واروە ئەو ئامانجانەی کە هانایکەنە دیسپلین و ستراتیش قسەکە لێرەیە خەمی هاوڵاتی هەڵەگرن یاخود بە ئاوا بڵێن خەمی ئەو نخبەیە هەڵەگرن کە لە چوارچەوەی هێزە سیاسەکە کۆ بێتەوە ئەمە پرسیارێکی گرنگە بەڵێ ئێمە کاتی ڕێکخرا و تەسنیفەکەین زۆر بە سادەیی جۆرێک تەسنیف هەیە هەندێک ڕێکخرا و پەلە هاوێژنە ناو جەماوەر هەندێک ڕێکخرا و کارەکەیان ئیکتیفا دەکات بە بوونی دەستەیەک هەر کاتێ حزبی سیاسی کە دروست بوو دامەزرێنەرانی تەنها بەرژەوەندی خۆیان نوویست ئەو حزبە سیاسی قەتیسە بێ لەو دامەزرێنەرانە و لەو پۆلە خەڵکی کە حزبەکەیان دروست کردووە مەبەست ئەوەیە کە هەموو حزبێک کۆمەڵی خەڵک دروستی دەکا ئەگەر بیە فراوان بێ و ئومێدی ئەوەی هەبێ بە پێ و ئالەت و میکانزمانەی کە لە وڵاتە پەیڕەو کراوە بە گەیشتن بە دەسەڵات بە دەنگدان یان بە زەبری چەک هەر لە وڵاتێ تایبەتمەندی خۆی هەیە حزبی سیاسی دەبێت چاوی لەوە بێ کە ڕۆژێ بگاتە دەسەڵات وەکو حزبی سیاسی بگاتە دەسەڵات بەچی دەگا بە دەسەڵات بۆ ئالەتەی لە وڵاتەکەیان مەیسەرە ئەگەر دەنگی خەڵکی پێویست بێ و ئەگەر بازووی خەڵکیشی پێویست بێ هەر دەبێ ئامانجەکانی خەڵک بەدیبێنێ و غەمی هاوڵاتیانی کوردستان بێ لێرەدا پێم وایە لەم ماوەی ساڵ و 2 ساڵی پێشوودا کۆمەڵی ئیسلامی کوردستان سەلماندوویەتی کە حزبێکی سیاسیە بە معنای حزبی سیاسی کە غەمی هاوڵاتیانی کوردستانێتی دەبێنێتەوە ئێمە وەکو حزبێکی ئیسلامی جا ئەگەر ناوەکەیشمان لەگەڵ نەبێ واتە حزبەکەیشمان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ نەبێ هەر کۆمەڵی کوردستان بێ یان هەر ناوێکی کە بێ لەبەرەوە خەڵکێکی ئیسلامین دەبێنێتەوە ئەو کات ئێمە دەبێ هەر تاکێک هەر قیادەیەکی ئێمە هەر ئەندامێکی ئێمە دەبێ ئەوی لەبەر چاو بێمە هەم حزبی سیاسین لە هەرێمە حزبێکی سیاسی وەکو حزبەکانی کە بەڵام حزبێکی ئیسلامین واتە ئەو پاشخانە ئیسلامیە دەبێت لە سیاستمانە لە هەڵسوکەوتمانە ڕنگ بداتەوە بۆیە کۆمەڵی ئیسلامی لەو ڕۆیشە هەم سەرکەوتوو بووە ئەوی شەوەیە توانیوەتی تا ڕادەیەک یعنی خەڵکی تر ئەو شایەتێ بۆ کۆمەڵەدەن کە ئەخلاقیاتێکی بۆ سیاست و بۆ سیاستکردن گەڕاندووە زۆر باشە کاک محەممەد ئەگەر ئەم پرسیارە ئەندازەیەک ڕەنگە نامعقولێتی شیتیا بێ ئەوش ئەوەیە کە پرسیارەکە بە ئاوا لێ بکەم ئێوە ئاگاتان لەوە هەیە کە سروشی سیاستکردن لەوەی کە ژانی خەڵک بەڕێوەبەرێ لەوەی کە ژانی خەڵک ڕێک بخە وردەوردە ئێستا بووە بەبار بەسەر ژانی خەڵکەوە ینی تۆ سیرکە هەموو ڕۆژێ سیاستکردن لە وڵاتی ئێمە کۆڵک زووخەوە با بڵێ چنگێ سوخاوە کاتە گەروی خەڵکەوە کۆمەڵی ئیسلامی تا چەند ئەم سروشتی بە ئاوا بڵێن سیاستکردنی قوبوڵە ئەم سروشتەی کە سیاست ئێستا لە هەرێمی کوردستانە لە هەر هاوڵاتێک بپرسی ئەوەی کە لێ زیادە سیاستە ئەوەی کە پێی چۆنەڵی پێی دڵخۆش نییە مەسەلەن بۆن منە دەسەواژەی سیاست و سیاستکردنە کۆمەڵی ئیسلامی تا چەند قەنەعەتی بەم جۆرە لە سیاستکردن هەیە بەم سیاسەتی برسیکردنی خەڵکو و لەگەڵ خەڵک نەبوون و خزمەت نەکردنی خەڵک ئەگەر لەگەڵ یان نییە کۆمەڵی ئیسلامی چیەکە بۆ گۆڕانکاری لە سیاستکردن لە هەرێمی کوردستان کاک پەیوەندە من پێم وایە ئەو حزبانش کە لە دەسەڵاتان تا لە وڵاتی خۆمان کە هەر وڵاتێکی کە کاتی هەلومەرجێکی سیاسی و بارودۆخێکی سیاسی و قەیرانێکی سیاسیەتە پێشەوە و ئەشزانی تێیدا زەرمەندە بەپێی ئەوەی کە ڕاوێژکارانی میان بیرۆکەی خۆیان میانە و ڕاوێژکارە دەرەکیانەی کە هەیەە لەوێ بۆیان وێ ناکەن کە جێوێکی وا دروست بکەن لە ناو جەماوەرە لە سایکۆلۆژیەتی خەڵکدا ئەوە دروست بکەن کە هەر سیاسەتیان لەبەرچاو بکەوێت بۆیە من بە حەقیقەت ینی تەماشا دەکەم هانی خەڵک دەدرێ بە جۆرێک لە جۆرەکان کە ئەو حزبانش کە هەڵوێستیان لەگەڵ خەڵکدا هەبووە تێکەڵ کردێن لەگەڵ حزبەکانی کە هەموو پێکەوە بۆیە دەستەواژەی 5 حزبەکە ئەم پێم وایە دەستەواژەیەکە ئەمانە هەمووی هۆکارن ئەمانە هەموو سەبەبن ئەمانە هەموو
بەشدارن ئەمە بۆ ئەو تێکەڵکردنەیە کە دەسەڵاتدار ئەیەوێ بۆ چونکە لە بێ ئومێدیە هەر ئەو سەرکەوتووە کاتێ بێ ئومێدی دروست دەکا لە ناو جەماوەرە ئەو سەرکەوتووە بۆ بەیانی هەڵبژاردنە هیچ دوور نییە ئەو بایۆمەتریە خەڵکی بێ ئومێدن وانە بێ ئومێدیەکەیە لەوەی کەەوە خەڵک بچن ئەڵێن انتخابات و انتخاباتمان کرد و دەنگدارمان کرد و ئەو خەڵکێکی تر بوون بە سەرۆکی پەرلەمان و بوون بە وەزیر و هەر دەقەیە ڕێیان لێ بگیرێ ڕێیان لێگیرێ هەر دەقەیە منعکرێن بچن ئەو شارەوە ئەو شارەوە منع دەکرێن هەر دەقەیە وەزیر بنێرستر ماڵەوە ئەینێرن نەماڵەوە دۆخێکی ناومێدی جا بۆ بچن بۆ دەنگدان لە کاتێکە ئەم ناومێدیە لە بەرامبەرەکانە دروست دەکرێت لە بەرامبەرەکانە کە دروست دەکرێت ڕێژەیەکی نەگۆڕ هەیە نەک لەبەرەوە خەڵکەکە ینی خەڵکەکە قەناعەتی نەگۆڕە نە ڕێژەیەکی نەگۆڕی دروستکراوی بە ئالێت و میکانزمی خۆی من بیستمە بۆ نمونە لە هەندێک شار لە هەندێک شوێن بایۆمەتریە چێتە ماڵەکان ماڵی دیاریکراوە چنە ماڵەوە بۆ لایەن فەرمووی خۆتان بکەن وانە بەڵام لە لایەکی کوردستانیش ناومێدی بەخشراوە بەخشرێتەوە وەزعی مالی وەزعی سیاسی ناومێدیەکی لای محەممەد شتێک هەیە لێرە بەڵێ شتێک هەیە لێرە ئەوش ئەوەیە کە سیاست لە ماناژیان دۆستەکەیە لە ماناجوانەکەیە بریتەوە لەوەی کە نەک خەڵک برسی بکات بەڵکو یعنی ژیانێک بۆ خەڵک دابین کا کە شایستەی بێت بەڵام سیاست ئێستا لە هەرێمی کوردستانە لای هاوڵاتی ئاوا کەوتۆتەوە کە سیاست ئەمڕۆ ئیش لەسەر برسیکردنی خەڵکەکە یعنی لە هەر هاوڵاتێکە برسی لەسەر جادا ئەڵێ حکومت پارێ هەیە ئەم وڵاتە بێ پارە نییە ئەم وڵاتە لەسەر کەنزێک دانیشتووە کە ژێرەوەی پێگوترێ ئەمباری نەوتی ڕەش و نازام ئەلەم بابەتانە باشە چ سیاست ینی چه سیاستێکە کە تۆ خەڵک برسی بکە یاخود باوە بڵێن چ مەسلحەت و بەرژەوەندێک لەوە هەیە کە تۆ مەسەلەن بۆ منیشتەوە تەواوکەم کە ئەو ناومێدی دروست کراوە حزبێکی سیاسی وەکو کۆمەڵی ئیسلامی کوردستان کە هەڵوێستی شیە بووە مووقفی شیە بووە و دەیە ئەو وێنایە بگۆڕێکە بۆ سیاست دروست کراوە وانە ئێستا تێکەڵ دەکرێت لەگەڵ ئەو فەشەلەی کەواچی تەڕوشک بەڵێ ئەوە هەڵەیە من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو بەشەی کە ئەو ناومێدیە دەردەبڕێ و چین و توێژانێک کە ئەو نامێدیە دەردەبڕن و تعبیری ئەم پێنجلایانە پێکەوە و ئەمانە شەریکە دزن و ئەم کۆمەڵە تعبیراتانە هیچ خزمەتێک ناکە و هیچ گۆڕانکاریە لە هەرێمی کوردستانە ناکە و بارودۆخەکە وەکو خۆی ئەهێڵێتەوە بێ خەڵکی کەرێمی کوردستان چاوکرا ئەو بن لە نێو ئەم لایەنانەیە وانە کام لایەن مووقفی هەبووە هەڵوێستی هەبووە خۆ هەڵوێستی لایەنەکان زەی چۆنەکارکەین من پێم خۆشە لێرە بەشی خۆم ینی پێم وایە کۆمەڵی ئیسلامی کوردستانەوەی لێ حاڵی بووم ئاوایە لەسەر ئەو مەسارەی گرتوویەتی کە ئەو شەوەیە لەکوێ حەق ویستی بە دەنگ بێ بە دەنگ دێ تا ئەو ڕادەیە ئەگەر حزبی سیاسیش نەمێنین ئامادەین حزبێکی سیاسی نەمێنین بەڵام سازش نەکەین لە کۆمەڵی مەبادی خۆمان لەو قەنەعەتەی کە هەمانە دەبێ وێنایەکی تری سیاست و حکومڕانی پیشانی خەڵکی هەرێمی کوردستان بدرێت هەنێمە هەمومانە پرسین بۆ نمونە هەر لایەنی کەم کە ئێستا داواکاریە ئەوشەوەیە ئەم حکومەتە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان شەفاف بێ تا ئێستا حکومت وەکو بڵێ لەڵە و زمانی نییە زۆر جار لە کۆبنەوەکان کۆمەڵش دەڵێن ناتوان لە دەرەوە بیرن بە خەڵکی هەرێمی کوردستان بۆ ناڵێن بۆ ڕوونی ناکەنەوە ئەگەر ئەمە مفتعال نییە بۆ ئەو قەناعەتە لای خەڵک دروست بێت کە ئەمە مفتعالە بۆ یەکە وەزعی قائیم هەیە و نیەتێکیشەیە بۆ گۆڕینی ئەو وەزە قایمە بۆ هەڵێت و میکانزمەی نەک بێ انقلاب بۆ هەڵێت و میکانزمانی کە فراهەمە ئەوەی لە وەزعی قایم مستەفیدە خۆڕێ نادا ئەم گۆڕانکاریە ڕووبدا
بۆیە پەرچە خاتە بەردەمی یەکێ لەوانە ئەوەی ئەو ناومێدیەی کە جەناو دەکەی بۆ سیاسەتکردن دروست بکات لە ناو خەڵکی هەرێمی کوردستان. ئێمە ئازانی کاک محەممەد لە هەرێمی کوردستانە ئێستا سیاست چیدی ڕووداوی گەورەی پێنەماوە واتە ناتوانێت ڕووداوی گەورە دروستکە تەمان کە لە دروستکردنی ڕوودا وەستا نەیتوانێت ڕوودا و دروستکە ئەوە ناومێدی خەڵک دیسان دەست پێکات چونکە هەمیشە ئەوێ لە ناو هێزە سیاسەکانە لە ناو ململایەکانە بەردەوام ڕوودا و دروستکرێت بۆی ئێمە هەمیشە ژیانێکی تازە لە شێوازی سیاستکردنا بەدی بکەین. ئێستا هەموو چالاکی سیاسی یاخود با بڵێن هەموو هیوایکی سیاسی بەسراوەتەوە بەوەی کە لە چەند مانگی ڕابردووە بەڕێز بارزانی ڕاگەیەنراوێکی بڵاو کردێتەوە کە تێکڕای سەرۆکایەتەکان هەر سەرۆکایەتەکە بگۆڕێ ئەمە لە سووڕی متبوونەوە با ئاڵێن سیاسەتی جارێککە ئومێدەوار کردەوە لەوەی کە هێزە سیاسەکان پچنەوە سەر مێزی دانووسان و وەڕوها گفتوگۆ بکەن. من لە تۆ پرسم کاک محەممەد لە کاتێکا خەڵک تا ئێرە هاتووە تا بینەقاقای هاتووە خەڵک زۆر برسیە یعنی کۆبوونەوە دانە دەست کۆبوونەوە و واڕوەها هیوا بەخشینەوە بۆ کۆبوونانەوە اینجا دێم کۆبوونەوەی بۆ ئەوەیە کە بەردەوام بین کۆبوونەوەی تر بکەین فریا خەڵکەکەوێت کۆبوونەوە ناکرێت کاک پەیوەندەوەی من خوێندنەوەی خۆم لەبەرەوە ئەهۆیش بە دیراسەوە پەیامە خراوەتە ڕوو و ئێمەش بە دیراسەوە وەڵاممان داوەتەوە ئەو ناومێدیەی خەڵکیشمان لەبەر چاو گرتووە بەڵام کە گەڕێکی کۆبوونەوەکان گەڕێکی سەردان جارە هەر لە پەیامەکەەوە حاڵی نەبووین پارتی دیموکراتی کوردستان دەستکا بە گەڕان بەسەر حزبە سیاسەکانە هەموو خەڵکی کوردستان چاوەڕێ بوو پێنج لایەنەکە کورچ کۆبوونەوە و هەر ئەو میکانزمانەی کە کاک مەسعود خستێتە ڕوو جێبەجێ بکەن یان بۆ خۆیان لەسەر شتێکی نوێ ڕێککەون پێنج لایەنەکە یانەوە تا فەرمو سەرۆکایەتەکان بگۆڕێ وانە بۆ ئێستا کە بە دوو مانگ سەردانی پێنج لایەن بکرێ دوایی پێم وایە کێتی نیشتیمانیش کەوتۆتە هەڵەیەکی گەورەوە نەدەبوو لەم وێزگەیە پێشنیاری اتفاقی استراتیژی بکرێتەوە بۆ چونکەەوە دەرفەتێکە ترە ینی ئەم جارە ئەگەر پارتی لە گەڕانی دووەمی شایی چی نەکرد تۆیکی پێ نەبوو بێ تا ئەگەینە مانگی سێ بۆ مانگی 6 مانگێمێنێ و بە ناوی سەرۆکایەتی هەرێمە ئەو کات داوا دەکرێت کۆمیسیۆن تەحزیر بۆ هەڵبژاردن بکراوە هەموو هەڵبژاردنێ 6 مانگێوێ وانە واتە ئەو کات پێویست ناکە ئەی هەڵبژاردن بەچی دەکرێت بە یاسای معمول دەکرێت یاسای کارپێکراو ئەو یاسانی کارپێکراون لە کوردستانە بۆ پەرلەمانی کوردستان دیارن چییە بۆ سۆرەکە سەرۆکی هەرێمیش دیارن چییە کار بۆ دەکرێت کۆمیسیۆنی کوردستان پێشتان تازە و پێی نەگرتووە بەغدا حازرە ئەو دەکرێت ڕوو لە بەغدا بکرێت کۆمیسیۆنی بەغدا ئەوە بکرێت ئەم پێم وایە کات کوشتنێکەیە لەو سەردانانەی پارتی دیموکراتی کوردستان و ئێستا لەمە دووە کات کوشتنەکە یەکێتیش لەگەڵی شەریکە بێ کە یەکێتی نیشتیمانی تێککەوتووە ئەوان ئازادن بۆ خۆیان دیسان دەیانەوەکو جاران استراتیژێتی ڕێکەوتنان استراتیژی دوو بکەنەوە و بگەڕێنە دواوە و وەکو جاران بێ ئەوە خۆیان بۆ خۆیان ئازادن بەڵام دەبێ بشزانن ئەمڕۆ جاران ئەگەر لە دەرەوەی هەردوو حزب دەنگی ناڕازی هەبێ ئەمڕۆ لەناو هەردوو حزب خۆی ئەو دۆخەی جارانی قبول نییە مەحرومەکانی ناو پارتی دیموکراتی کوردستان بەدەنگ دێن لەو نەعەدالەتیە و لەو قەیرانەی کە هەیە با پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەین ئێستا من وەکو ڕۆژنامەنووسێکەکەم پڕاستەکەی زۆر بە سەریح و هەروەها بە ڕاشکایی پرسیارێک بکەم تۆ ئازادی لەوەی چۆن وەڵامیاییتەوە دەستی پارتی دیموکراتی کوردستان کەشفە بۆ مانایی لە دووەم کۆبوونەوەیە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ زیندووکردنەوەی ئیتفاقی استراتیژی یاخود بۆ ئیتفاقێکی نوێ پارتی کۆمەڵک تموحی زۆرتری یاوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی ئیداریەوە بۆی بێ بە شەریکی لە ئیدارەیان نەک لە دەسەڵاتە سەراحەت بە ئاوا بڵین
و پارتی چۆنەڵی کامتو محانەی یاوەتێ چاوەڕوانێکی زۆری هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتیش ئێستا لە سارەکەیەتی ناتۆتە دەرەوە و بەنیازە ڕاستەکەی لە دانیشتنی سێمە چۆنەڵی ئەم وەڵامە بە پارتی باتەوە خۆ ئەگەر ڕێ بکەون واتە یەکێتی و پارتی ڕێ بکەون لەسەر ئەو اتفاقیکە ئیکەن ئەو کاتە بە جۆرە لە جۆرەکان زۆر بێ منەتانە بە ئاو بڵم لەگەڵ هێزەکانی ترادا ئانیشن و ئەوە دەشگوترێت کە خەنجەرێکە لە پشتی هێزەکانی ترەیدا ئێوە ئامادەن خەنجەر لە پشتەوە لێتان بدرەوە قوبوڵی بکەن بەڵام ئەو ناوبڕ ئەگەر بکرێ وەڵام وەرگرینەوە بەڵە خۆشەویستان ئەچینە ناوبڕێکی کورت و دێنەوە خزمەتی ئەوەی خۆشەویست تا چەند ئەمانە قسەکردن لە سنووردارکردنی ئەمانە کوشتنی جیاوازیەکە کاتی ئازادیەکانی گروپێک دەسەڵاتدارێک ئازادی گروپەکانی تر لە ناوەدا ئەمە بۆ خۆی کێشە دروستەکە کابرایەک قسەیەکەکە لە سەداست مخالیفی ڕێی بەرامبەرەکەی زۆر جار بە ناوی ئازادی شەوە زۆرم لە ئازادی کراوە جیاوازیانە بۆمە لە حاڵەتی بۆ ڕوانینی کای سیاسی ئیداری بەڕێوەبردن و کارگێڕی یعنی ئەمەش حاڵەتێکی ئاسایی نییە لە ناو مێژوو ترادیسیۆنی ئیسلامی دەتوانێت ئەمان بیرەکەنەوە حتا ئەنووسن حتا هۆنداوەدا ئەنێن بەڵام جێشیان بۆتەوە ئازادی بە هەموو لایەنەکانیەوە بەشێکن لەو سیماتانی کە دیسان شارستانێتی ئیسلامی پێ ئەناسرێتن ئەو خەلیفە و سوڵتە کە سوڵتەیەکی خۆی بە عادل و ڕاست ئەزانێ هەبێ زۆر بێباک بێ ئەگەر خەڵک ڕایەکی جیاوازی بۆ ئەو ڕایش لە ناو خەڵکە لە چوارچێوەی دینا جێ بێتێت خۆشەویستان جارشکە سڵاو لە ئێوەی بەڕێز بەردەوامە بین لە گفتوگەکردنمان لەگەڵ بەڕێز کاک محەممەد حەکیم کارجۆڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کاک محەممەد پرسیارێکی دوو درێژم کرد لە پێش ئەو وچانێکە وەرمانگرت وتمێوە ئامادەن سیاسەتێ بکەن یاخود سیاسەتی قوبوڵکەن یاخود بچنە ناو باوا بڵێن کۆمەڵێک دانووسانەوە کە لە سەرەتاوە چاوتان لەیەکە غەدر لە هەندێک هێزە کرێوە خەنجەر لە پشتی هەندێک هێزە درێت مەڵە خەنجەر لێدان لە سیاسەتە هەیە ینی ئاساییە ینی هەیە ینی ئیتر لەو سیاسەتەی کە بووە پێشتر و هەبووە و لە هەندێک پرسیشا خەنجەر لێدان هەبوو وانە ینی لە پرسی سەرۆکاتی هەرێما خۆ دیارە ینی ئەگەر خوێندنەوە و هەڵسەنگاندنی بۆ بکەیت من زۆر جاری شتوم هەموو حزبی سیاسی دەبێ باڵێستەکانی خۆیان بچێتەوە هەڵسەنگاندنی بۆ بکە وانە ئێمەش سیاستکردن فەزایەکە توانی بۆ خۆت تێدا سیاست بکەیت جومجۆڵ بکەیت ئێمەش کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆت دەق وانە ئەوەندەی کە ئەخلاقیەتە ئیسلامیەکە ڕێمان پێدا ئێمەش گەمەی خۆمانەکەین لەگەڵ حەدەسە تازەکانە قسەمان دەبێ ئەمە بۆیە باسم کرد دوو مانگ گەڕی هاتوچۆی پارتی دیموکراتی کوردستان هیچی لە سەوز نەبێ وانە ئێستا بەم کۆبنەوە لەگەڵ یەکێتی نیشتیمانی بۆ قسانەی کە ئەکرێ و هەندێک سەرکردەی یەکێتیش پشتڕاستی دەکاتەوە ئەمە وەکوڵی چەپێگوڵە و یەکێتی بە پارتیەدا کە بۆ ئەوەی کە ئەگەر مەبەستی پارتی خوێندنەوەکانمان کە کات کوشتنە هەموو خەڵکی کوردستان هەمومان چاوەڕێ بوون کە وەکو باسپور لایەنەکان لە دە ڕۆژا کۆ بنە و شکۆزی کوردستان تحملی زیاتر ناکە شەڕی مووسڵوە نیوەی مووسڵ تەواو و نیوەی ماو و ئەوش لە یەک دوومانی کە ئەوش تەواو بێ دوای ئەو هەموو خەڵکی چاوەڕوانن کە یان خێرێک ڕوو لە کوردستان بکە و کوردستان بێتە دەوڵەت کە ئەوە شەر تەحزیراتیەوێ لە نێو خۆمان یەکبوونیەوێ یان شەڕێکە و لە خوارەوە ڕوومان تێدەکا ئەوش هەر یەک دەنگی و یەک ڕیزیمانی ئەوێ
ئەلێرە ئەمەی کە کراوە نێوانێکێتی و پارتی ئەو باسانەی کەەوە ئەکرێ حقەتەن بۆ پارتی بڵێ پاسایەکی چاکە بۆ دواکەوتن وەکو من دوێنێ گوێم لێ بوو کە سکرتێری مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەڵێ لەگەڵ یەکێتی کۆ دەبینەوە دوایەوەی کە کاک مەسعود دەگەڕێتەوە و کۆ دەبنەوە و کۆبنەوەی خۆیان دەکەن و کۆبنەوەی خۆیان دەکەن وەکو سەرکردایەتی پارتی دوایی لەگەڵ یەکێتی کۆ دەبنەوە دوایی ئێمە حتمما تاگەنە دوو کۆبنەوەش ناگەنە ئەگەر بتوانن بگەنە شتێک ئەو کاتێن بۆ لایەنە سیاسەکانی کە ئەم پێم وایە مش دوسێ مانگتری ئەوێ و کات لە وادەی هەڵبژاردن نزیک دەبینەوە ئەو کاتیش لەوەیە لە ئەروەقەی واتە وەرەقەکانی بەردەستی یەکێتی و پارتی ئایا بڵێ ئۆپشنیان هەیە بۆ چۆن پەرلەمان کارا کرێتەوە بۆندی هەواڵ باس لەوە دەکەن کە کۆبنەوەی پەرلەمان داوا بکرێ و زۆرینە و سەرۆکی پەرلەمانی نوێ بۆ کێبێ و تا سکرتێر بۆ کێبێ و جێگەری سەرۆکی حکوومەتی دووەم ئەگەر دروستکرێ بۆ کێبێ ئەو قسانەیش هەن و لەوەی هەندێک لایانی سیاسی تریش قسەیان لەو بارەوە لەگەڵ کرابێ لێرەدا ئەمێنێتەوە ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو یەکدەنگن لەوەی کە اتفاقەیەکی استراتیژی تر دروست بکرێت لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستانە پێم وایە دیالۆگێک گفتوگۆیەکی گەرم هەیە کە چۆن لەگەڵ پارتیا مامەڵە بکەن و چۆن لەگەڵ گۆڕانە مامەڵە بکەن ئەوانە گفتوگۆ و قسە لە نێو خۆیانە هەیە و ینی مەرج نییە ئەو اتفاقی استراتیژیەکە لە ئیعلام باز دەکرێت دوجار سەر بگرێت من پێم وایە بە حەقیقەت ئەوە لەسەر ینی اتفاقی استراتیژی بەو شێوەی کە پێشوو هەبووە بەڕاستی لەسەر ئەزمموی سیاسی هەرێمی کوردستان مەترسیدارە بۆ شتێکی باش نییە بۆ شتێکی خراپە و بەرامبەریش لایەنە سیاسیەکان ئەو کات بەپێ ئەو وەرەقەی هەڵوێست و مووقفیان دەبێ بەڵامی تر یەک قەزێشەیەویشەوەیە سەرکەوتن لە شەڕا و نییە ئەو دولانش سەرکەوتنی کورد بە سەر داعشدا لەوێ بە سەرکەوتنی هەردوو لایەن بزانن ئەوە حەقیقەتێکە و احتیمالە هەندێک گۆڕانکاریش کە نەوت خوێندنەوەکان وایە نەوت بەرز دەبێتەوە بەپێی ئەو ژمارانەی کە هەیە لەوەیە داهاتی هەرێمی کوردستان وا زیاد بک بتوانێت ئەگەر ئەو قەرزشتانە کە باسی یەکەن نەبێ بتوانێت موچەی تەواو بدە بەڵام کە موچەی تەواویش نەدا گۆڕانکاریەک لە موچەیەکە حەزەکەن ئەو دوولایەنە ئەو دەستکاری موچەیە بکرێتە دوای اتفاقی استراتیژیەکەیان بۆی ئەو قەناعەتە لای خەڵک دروست کرێتەوە کە هەر یەکێتی و پارتیە ئەتوان وەزیری هەرێمی کوردستان چاک بکەن و باش بکەن و جەماوەر تیار بدەن بۆ شێوەی کە خۆیان ئەیانەوە کاک محەممەد ئەگەر سەیری ئاسی جەماوەری بکەیت لە هەرێمی کوردستانە ئەگەر یەکێتی و پارتی بە ئاسێکی چۆنەڵی بە ئاسی خۆیان بە ئاوڵن بۆ ئاستی کایانە ئاسێکی جەماوەریان هەبێ لە هەرێمی کوردستان ئەوە لە بەرامبەریشە سێهێزەکەی تر کە بریتە لە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان و هەروەها یەکگرتووی ئیسلامیش دیسان لە چۆنەڵی لە بەرامبەرە ئەوانیش خاوەنی پێگەیەکی جەماوەرین کەواتە دوو جۆر چاوەڕوانی ڕەنگە لە هەرێمی کوردستانە بۆ سیاستکردن هەبێ ئەو چاوەڕوانەی کە لە لای یەکێتی و پارتی هەیە ئەو چاوەڕوانەی کە لە لای سێهێزەکەی تر هەیە گریمان یەکێتی و پارتی بەیەکەوە ڕێکەوتن بەو شێوازە کە ئێستا خەڵک تەسەووریەکە باو بڵێن یا ئەو شێوازە کە ئەوان دوجارە گەنە ئیتیفاقێک و بەیەکەوە جارشکارەوە گەڕێکی دانوستان لەگەڵ هێزە سیاسەکانی تر بکەنەوە ئەوان ڕێکەوتن لە بەرامبەرە بن بە یەک پاکێج ئایا لە بەرامبەرە سێهێزەکەی تر کە بزوتنەوەی گۆڕام و کۆمەڵ ئیسلامی وارەوە یەکگرتووی ئیسلامیە هیچ ئۆپشنێکیان هەیە ئۆپشنێکی گشتی لە بەرامبەرانە پێکەوە زای چۆن ئەم سێلایانە پێکەوە هیچیان نییە تا پێکەوە کۆبنەوە و ئۆپشنێکیانە بێت جابەجێ هەیەە ئێمە کۆمەڵی ئیسلامی کوردستان من بتوانم وەکو ئەندامێکی ئەنجومەنی سیاسی قسە بکەم و پێی ئۆزبوونی لە نێو کۆمەڵە هەمە ئەویشەوەیە کە کۆمەڵی ئیسلامی کوردستان تەماشای ڕێکەوتنەکەیان دەکات وانە و پارتیویەکێتیش زۆر هەڵە دەکەن ئەوەی ڕابردوو دووبارەکەنەوە اتفاقی استراتیژی دەکەن
چکە دوو لایەنن حکومت جیان حکوم بەدەستێکی تی پارتێ لە کوردستانە ئاسایش پێشمەرگە چەک بەدەست کێ بوو حکم بەدەستەوە وەکو چۆن لە تورکیا تا عسکەر ستێش عسکەر هەر نەختێ مەترسی هەیە ئێستێش دەتوانین بڵێن ینی ئەردۆغان حاکمی مطلق نییە وانە چۆن مەترسین قلابی تری لەسەر هەیە لێرە لە کوردستانی خۆمان حکم بەدەست کێ بەدەستەوە دوو لایەنەیە حکومەت ئەم جارە ئەکرێ بڵێن هەر بەدەست دوو لایەنە لە 1970 120ەکەی تری کۆمەڵ و یەکگرتوو گۆڕانی تیا هەبووە بە ئیتفاقیەکی ئیتلافی حکومەتێکی ئیتلافی دروست کراوە ئێستا چاویان لەوەیە کە حکومەتەکەیش وەکو جاران برا بەش بکرێ و فەرمیەک لەگەڵ لایەنەکانی تر بکرێ ئێمە لێرە وەکوتم و پاشخانە ئیسلامی فێری شتێکی کردوین ئەویش ئەوەیە ئایەکێتی و پارتی کە مەحاڵەوە بکەن دێن بە ئیتفاقیەکی استراتیژیە خاڵی یەکەمیان بە گژاچوونەوەی گەندەڵی بێ و لە گەورەکان و دەست پێ بکەن کە نایکەن چۆ داتای تازەمان خەبەری تازەمان لە نەخێر ئەمڕۆ پشک گەندەڵی بووەتە کۆمپانیایەکی پشکدار هەموو پشکی تێدایە و هەندێک جار لەوەی هەوڵ بدرێ لایەنە سیاسەکان بۆ بێدەنگکردنیان یان هەندێک کەسایەتی بۆ بێدەنگکردنی پشکی لە گەندەڵی پێ ببەخشرێ وانە ئەگەر هەمان سیاست کە ئێستا باسیەکەین پێڕەو کرێ ئەوە ئێمە تەبعاً دژی ڕادەوەستین بە پێی ئەعلاممان وەکو حزبێکی سیاسی پەرلەمانتارانمان و ئەوەی کە لە دەستمان بێ و یاسا کارپێکراوەکان ڕێی پێ دابێ بەرامبەری ڕادەوەستین بەڵام ئەگەر یەکێتی پارتی کەەوە خەون و خەیاڵە بەڵام خوا عالمە حەزەکەین وا بکەن و ئێمەش ئەو کات دەستخۆشییان لێ دەکەین بیان بەرنامەیەکی گەورەیان هەبێ کە شەفافێت بەرقەرارکەن گەندەڵی نەهێڵن لە گەورەکان و دەست پێ بکەن لامە خوێنوەندێ لژنەی چاکسازی وانە بەڵام لە بچووەکان و دەست پێکەن ئەگەر چاکسازی بەوە ئەکرێ دژا بە گژاچوونەوەی گەندەڵی دوو گەورە بگرە من ناڵێن دەستی ببڕە بڵێن لە مافی مرۆڤوانە و ینی کە ئەگەر دوو دەست ببڕی لە کوردستانە بێتە شامی شەریف و با جێبەجێ بکەن خۆدایان کەس بەشەوە کوژرێ لە کوردستانە وانە لەم لاولە لە خەڵکە کوژرێ هێبا دوو کەسی لەسەر دزی بکوژێ دوو کەسی گەورە بزانە و بچکانە خۆ ئەوانەی دوو موچەنی هەموو ڕاکەن موشەیەکیان ڕەشەکەنەوە خەڵکی خوارەوە ئاوایە تۆ لە گەورەوە دەست پێ بکە ئەکێتی پارتی بەنیازیەوەن ئەگەر بەنیازیەوەن کاکە ئێمە دەستخۆشییان لێ دەکەین نە موعارەزەیان نەکەین نە دژیان ڕاوەستین بەڵام کە ئەوە ناکەن دۆخی جاران ئەوە دەکەن جەماوەر و چاوەڕوانیان لە ئێمە ئێمەش هەڵوێستی جاران و موقفی جارانمان دەبێ بەڵام مەرج نییە سێ قۆڵی بێ مەرج نییە بە شێوازی جاران بێ ئێمە ئێستا هیچ ارتباطێک و اتفاقێکمان لەگەڵ هیچ لایەنێکی سیاسیان نییە کە چیەکەین بەڵێ ڕایژمان هەیە بەڵێ گفتوگۆمان هەیە بەڵێ قسەمان هەیە لەگەڵ یەکگرتووی ئیسلامی لەگەڵ گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی تا ئەندازێک لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و هەموو جارەهان ماداون کە ئەوەن ئەم ڕێگاکە دیارە چۆنە بیگرینە بەر بۆ وەزی کوردستان چاک بێت زۆر باشە کاک محەممەد ئەچێک لەو خەوشانی کە سیاست هەیەی یاخود ئەو ڕخنانەی کە لێ گیرە لای بەشێک لە ڕۆشنبیرە جدیەکان ئەوەیە کە ئەگەر ئێمە باسی فرە چەشنیەک لە سیاست یاخود باسی فرە حیزبیەکەین ئەچێ لەمانە هەرە دیارەکانی فرە حیزبی بریتێ لەوەی کە چۆن دەسەڵات پەرتەکەی لە ناو هێزەکانە واتە هێزەکان هەریەکان بەشێک لە دەسەڵاتی لە لابێت کە ماڵێن دەسەڵاتی ئیداری نییە دەسەڵاتی سیاسی نەبیەوە ناکرێ هێزێک وای لێبێ ئەو لەحزەی کە ئەو دەیەوێ باڵێن گەڕی دانوسان دەست پێکاتەوە دەست پێکاتەوە ئەو لەحزەی ئەی وەستێنێ ئەتوانێت بۆ چوزان بۆ هاتابی وەستێنێ لەبەرەوە بەڕاستی ئەو پەرتکردن لە سیاستکردنی ئێمانە بەڕاست هێزی سیاسی جیاوازمان هەیە بەڵام هێشتا ئەگەر لەباری واقع بڵێن دەسەڵاتی سیاسی لا یەک هێزە
خۆ ئەگەر تۆزێ خاتریشی بگرین دەڵی لای دوو هێز باشە بەجددی تاکو ئێستا ئەم پەرتکردنی سیاست و دابشکردنی سیاسەتە یاخود با بڵێن دەسەڵاتی سیاسیە بۆ لە هەرێمی کوردستان ڕووی نەداوە 25 ساڵە ئێمە لانی کەم هێزە سیاسەکانمان لە ململانەیەکی مەدەنیایی شەکەن لە ململانەیەکی سیاسی بۆ ئیداریات و بۆ نازانم ئەلەم بابەتانە کارەکەن بۆ تاکو ئێستا ئەم سیاستە وای لێ نەهاتوە بڵێن کاکە با لە لای یەک هێز نەبێ بەڵکو هێزەکانی تریش دەسەڵاتیان نەبێ بۆ نمونەگەر ئێستا ژدوی پارتی ڕێبکەون لەوانەیە بتوانن سەرۆکاتی بگۆڕن لەوانەیە سەرۆکاتی چۆن ئەڵێ پەرلەمان بتوانن بگۆڕن سەرۆکاتی حکوومەتیش بەو شێوازێکی خۆیانیانوێت بۆ ئەم سیاستە ئاوا پەرد نەبوو لا هێزێک مایەوە بۆ هێزەکان ئەندێجا سیاست بە هەڵاکەن کاتی گەمەکانیان بە هەڵاڵە بژێرن من پێم وایە بۆ هەرێمی کوردستان و کوڕەیەکی شخصی خۆم پێم وایە هەرێمی کوردستان لە شەڕی داعشە دەبێت چاوەڕوانی ئەوە بکەیت کە هێزە دەرەکیەکان داعم و پشتگیری چۆن دەکەن دەبوو ئەوە لەبەرچاو بگیرە ئەوەیەکی لە هۆکارەکانە بۆ لایەنێکی سیاسی بەهێزتر بێ لە لایەنەکانی تر دەبێ مەجارێ بۆ هێزی دەرەکی بگەڕێن وانە و هێزی دەرەکی جاروا هەیە یعنی کاتیە هەرێمی کوردستان هیچ گرنگی نییە لای هێزە دەرەکیەکان وانە تۆ تەماشاکە ڕووسیا دوای شەڕی حەلەب چیەکە گرنگی بە وانە گرنگی بە دانوستانی بۆ لە بەرهەندی ئامانجی خۆی هەیە پێکایەتی کە پێکایەتی ئێستا حەزەکە کە جا تەسویف یعنی بە وەزی سیاسیەوە چکە حەلەب منعەتەفێکی گەورە بوو منعەتەفێکی گەورە بوو مانەوە نەمانەوەی ئەسەد کە حەلیفی رووسیا پاشان گەیشتنی رووسیا بە ئاو بە دەریا وانە ئەمانە وای کرد کە رووسیا ئێستا لەوەیە سووریای بەلاوەکو جاران مەبەست نەبێ بۆ گەمەیەکی ترەکە لەگەڵ تورکیا لە سووریا هەرێمی کوردستانیش لەو مەقتەع زەمانەی کە گەمەیەک هەبوو لە هەرێمە گرنگ بوو بۆ لای دەرەوە و دەرەوە دەهات دەبوو بێت بۆ کوێ ئەمە کۆمەڵێ ئەوە من نەتوانم لەم کاتە هەر ئەو بەو شێوە بێڵێن زۆر باشام ڕوونە لێرە لێرەدا هێزە سیاسەکانی تر هەڵەیەکیان کرد هەڵەی دووەمیان ئەو شەوەیە پارتی ئەو بەهێزە نەبوو حەقە چوارلایەنەکە تا ڕادێک بەهێزیان کرد چونکە نەیانتوانی پرۆسەکەیان بەیەکەوە ببەنە سەر وانە وەش دەبێ مێژوو بینوسێت بوو نەیانتوانی ببەنە سەر ئەی پێکەوە نەبوون کاک محەممەد چه تاوانباری یەکەم دیارە لەم ئەوەندە دەوترێت کە چوارلایەنەکەم پێم وایە خەڵکی هەرێمی کوردستان زۆر سیاسین خۆیان دەزان کێ تاوانباری یەکەمە و کێ تاوانباری دووەمە و کێ تاوانباری سێمە و کێ بێت تاوانە و وەک تاوان ئێمە تا چەند ئەندازەیەکە بەڵام ئەو پرۆسەیە ئەو چوارلایەنە نەیانتوانی گەمەکەیان ببەنە سەر باشە کاک محەممەد بەڵێ شتێکی شەڕە پرۆژە و شەڕە ئین بوو لە ناو پەرلەمانی کوردستان ئەوە شتێک هاتە ئارا و شتێکی زۆر مەدروس نەبوو بۆیە پەردبوونی ئەم لایەنە سیاسیانە دواتر لەناو وەزعینی خۆی لایەنە سیاسیەکان پارتی دیموکرات تا ڕاد لەو قەزەیە وەکو سەرکەوتوو دیارە بەڵام ئەگەر قۆڵ بینەوە پارتی دیموکراتی کوردستان کە لە دێگەڵە نایڵێ خەڵ بچێ بە ولایە معنای چییە؟ معنای پێ وایە لەو منتیقە وانە بەس با بچین بپرسین لە خەڵکی ئەو منتیقە ئایا ئەوانش وەکو هاوڵاتیانی ئەم دەڤەرەی تر لە بێکارەبایی نیگەران نین لە بێموچەیی نیگەران نین وانە لەبێ حزبی سیاسی کە پارتی دیموکراتی کوردستان ئەمەش دڵسۆزیە بۆ حزبێک و دەسەڵاتدارە کە ئەوڕ لە جەماوەرەکەی بداتەوە ئەوە سەرکەوتنە بۆ سەرۆکی بەرازیل کە ئەگری بۆ چی ئەگری کە جەماوەرەکەی داوای لێکەن ببێنێتەوە بۆ ئەوە ئەگری کە جەماوەرەکەی داوای لێکەن کە ئەڵێ من کاتم تەواو ئەڕۆمەوە ئەو کات دەسەڵاتدار
سەرکەوتووە کە جەماوەر ئاوا بۆی ئین بکەن. کاک محەممەد بەداخەوە کاسرۆ وەڵە کە کاتی خۆی ئەوە بوو کە نەیتوانی پامێکی بڵاو کردەوەتی من ناتوانم سەحەتم تەندروستیم ناتوانم سەرۆکایەتی کوبا بکەم. باشە کاک محەممەد بەداخەوە سەرکەوتن ئەگەر ناسەرکەوتن هەر بە هێز و بە قۆت و بەین ئەژمار کرێ وانە. باشە من ناچارم کۆمەڵی پرسیاری زۆرم بوو بەڵام ناچارم کۆتا پرسیارم کەم ئەوش پەیوەستە بە کۆمەڵی ئیسلامیەوە. کۆمەڵی ئیسلامی دەشێ لە ڕوانگەی جەماوەری واخود ئەوەی کە پێگوتێ پێگەی جەماوەری یاخود لەگەڵ جەماوەرە بوون زۆر باشی هێ نابێت. ینی ئەو تەکنیکەی کە بەکار هات ئەو تەکنیکە سیاسی کە کۆمەڵی ئیسلامی گرتێ بەر بۆ ئەوەی کە لە بەرەی هاوڵاتی بمێنێ وا خزمەت بە هاوڵاتی بک بە کوردەکەی زۆر باشی هێنا. ئێستا ئیمتحانێکی گەورە لە بەردەمی ئێوەیە ئەوش لەوەی کە ئایا بۆ گەڕی دانووسانەکان یاخود بۆم گرەوەش ئەتوانن خواستە جەماوەریەکان بکەنە پێشینەی بە ئابڵێن خواستەکانی خۆتان و ئەمانە هەڵگرن بیخەنە سەر مێزەکان لەوەی کە مەسەلەن بۆ منە کۆمەڵ ئیسلامی وەکو خۆی قسەکە لەسەرەوەی ڕەنگە پرسیار ئەوە بێ خەڵک چاوەڕێ بێ بڵێ ئەوەی کە خەڵک ویستی کردی لە خۆ پیشاندان و بای کۆت و ئەوانە ئەمە ئەندازەیەک پامی خۆی گەیان بەس هیواکەیە بۆ لە داهاتووە لەسەر مێزی گفتوگۆیە خەمەکانی خەڵک خواستەکانی خەڵک بگەێنێت تۆ سەبارەت بەمە چیڵیت؟ پێم وایە کۆمەڵی ئیسلامی کوردستان باسیشم کردیانی تا ئەو ئەندازەی کە نەمێنین داکۆکی لە مەبادی خۆمان ئەەکەین. خەڵک ئێستا جیایە لەگەڵ 2016 لەگەڵ 2015 نیە بۆ ئێمە هەڵگری خەمەکانی خەڵک دەبین بەڵام لە زەمەنی خۆیە و لە واقعی خۆیە. باشە کاک محەممەد ببوورە ئەی قەزمەوە ئەندامان و جەماوەری کۆمەڵی ئیسلامیش دەبێت چاوەڕێ ئەوە نەبن کۆمەڵی داخوازی هەبێ دەبێت دایم چاوەڕێ ئەوە بن کە هەڵگری خەمی خەڵک بێ وانە وایانە و دەبێت خەمی خەڵک نابێت تۆ پێت وابێ خەمی خەڵک خەمی نەوەتەکانێتی خەمی 2000ێتی وانە ئەم ساڵ خەمی خەڵکی چییە؟ ئەو پێشهاتەوە مەترسیانەی کە دێنە پێش چییە؟ بەڵام ئێمە قەت سازش ناکەین. ئێمە قەت بۆ بەرژەوەندی کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن لەوە خەڵک مەترسیەوە بێمش مثلەن دەممان چەور کرێیان بەڵە لە ئیدارەیان وەکو عەبادی و تێت هەموو حزبە سیاسیەکانی کوردستان شەریکن لە نەوتا بە عەبادی و بە مالیکی و بە هەموو خەڵک ئەڵێن یەک لتر نەوت ئێمە مستەفید نەبووین لە هەرێمی کوردستان. بەڵێ لەو نەوتە ئەگەر پشتێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان ئێمەش هاوڵاتی هەرێمی کوردستانی وانە موچەیە و موچە خۆران و ئەوانەوە ئەگەر ناوەکو کۆمەڵی ئیسلامی بەلوعەیەکی نەوتمانە بێ نیمانە و هیچ کات ئامادە نین لەسەر گفتوگۆ لەسەرەوەکەین پشکمان هەبێ لە ماڵی گشتی خەڵکی هەرێمی کوردستان ئەوە قەت هیچی وا ناکەین. ئێمە حزبێکی سیاسین حزبێکی و ئامانجی خۆمانمان هەیە و ئەهدافی خۆمانمان هەیە و پاشخانێتیەکمان هەیە و لەسەری بەردەوامە بین لەگەڵ کێ بەرامبەری گرتین ڕکە بەرایەتی خۆمانی لەگەڵەکەین. هەر کەسێ ڕێگری بەدیهێنانی ئەو ئامانجانە بوو بە وەسیلانەی کە لەبەر دەستمانە و ڕێ پێدراوە بە پێ و دروشمانەی بەرزەکرێتەوە ئێمە کاری خۆمانەکەین و ئیشی خۆمانەکەین و هەرگیز هاوڵاتیانی هەرێمی کوردستان کادر و ئەندامانمان بێ ئومێد ناکەین و لە سەفەقاتە بەشدار نابین و سازشی سیاسی ناکەین. بەڵام دراسەمانەیە خەمی خەڵکم ڕۆ چییە لەگەڵ دوێنێ جیاوازی چییە ئەوانە ئەکەین و ڕێز لە بەرامبەرەکانمان و خەباتی بەرامبەرەکانمان ئەگرین. ئەمە لەگەڵ مەحوی بەرامبەران نین بەڵام حەقی خۆمان ئێمەش چاومان لەوەیە گەورە ببین گەورەتر ببین و بۆ چیش گەورە ببین نەک
جامش گەورە بین و هەم دیسان هەمان شت بکەین فایدەی چی بۆی گەورە ببین ئێمەش ئەو دروشمانی هەمانە جێبەجێ بکەین و وێنەیەکی جوان پێشکەش بکەیت کە ئەوەندەی توانیمانە بە بچووکیش بێت لەو وەزارەت شتانەی بەدەستمانەوە وێنەیەکمان پێشکەش کردووە هەر نەبێ خەڵک بە کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەڵێ حزبێکی ڕازکۆن حزبێکی بەمۆقفن حزبێکی سەریحن و سیاسەکانیان و کەسی یەکەمیان ئێوە گەورەیە بۆ ئێمە کە بڵێن وڵاهی درۆ ناکەن فێڵ ناکەن خەنجەر لە پشتۆ لە کەس نادەن لەگەڵ ڕەفیقەکانیانە ڕەفیق بەجێ نایەڵن وانە ئەمانە کۆمەڵێ چاکە ینی واوێستەکانی کۆمەڵیش نەوێ ڕای ئەوانش طبعاً خەمی خەڵکمان وەکو جەناب دەپرسی لەبەر چاو بوو لەبەر چاو دەبێ و کە خەڵک باری لێ ناوین وانە کۆڵ سەرشانمان بای 6 کورسی کە دەنگی پێداوین وابزان بای 15 کورسی هەڵێسمان زۆر باشە زۆر بەڕێز کاک محەممەد حەکیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ ئەوەی کە بەشدار بووی لە بەرنامەکە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سوال بۆ جەنابتان بۆ هاوکارانت دەستان خۆش بێ و سەرتونتان بۆ خوازم سپاس بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتی لە ئەم کۆتایی ئەم دیدارە تایبەتە تاکوشی دیکە و دیدارێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ